بۆ ڕۆژی سێم لەسەر یەک بەهۆی دابەشنەکردنی بنزینی 800 دیناریەوە بەچێشی بەرچاو لە شۆفێرانی پاس و تاکسی لە سنووری قەزای چەمچەماڵ ناڕەزایەتیان ئەنجامدا و بۆ ماوەی زیاتر لە 3 کاتژمێر ڕێگای سەرەکی کەرکووک سلێمانیان داخست. وەڵی وەزەما هیچ باش نەبێت دەستگرانی بنزینەوە حاڵەکەی کەیبینی بۆ بنزین گربووینەوە قەول وا بوو چارەسەری کێشەکەمان بۆ بکەن بەڵام ئەمە چارەسەر نییە. ئێمە بنزینی 800 ڕازی نین. خەڵکی هەموو شاریان خەڵەتێنێ حکومەت خەڵکی چەمچەماڵی پێ ناخەڵەتێ. ئێمە ئازانین ئەوە نەفتاقی کۆرومۆرە هێنایەتی لێرە تەنەری تێکاوی فرۆشێتەوە بۆ خەڵکانە بنزینە. ئێمە ئەو بنزینەمان ناوێ. ئێمە داوای بنزینمان کردووە نەک نەفتا. نەفتامان ناوێ. با حکومەت بنزینمان بۆ بنێرێ. لە چواری بەیانیەوە هاتوین سرەی بنزینە وعد وایە بنزین بێ بنزینە 800ەکە تا ئێستا نەهاتووە تەوزیع ناکرێ. والله تقریبا لە سەعات 4ەوە قرار دراوە گوایە بنزینمان بنێ. بنزینی 690 بۆمان کراوە بە 800. دوێنێ خصوصیەکان وەریان گرتووە ئەڵێ واللهی کولی 40 لیتر 5 لیتری نەقسە ئەمە لایەکان لایەکەی تر ئەو بنزینە ئەڵێن یعنی ئاو نازان چیە تێکەڵ کراوە ئەمە ئەو بنزینە نییە کە دێ بە تاکید ئەمجا لەگەڵ ئەمە شاتۆ لە ساعت 4 لێرە بۆستی بۆ تەکسی ئەڵێ وەڵانی وەڕۆ بۆمان دێ یعنی ئەمە گاڵتە پێکردنە بە تەواوەتی بە خەڵکی ئەم سنوورە. بەشێکی تر لە شۆفێران باس لەوە دەکەن ئەو بنزینەی لە ئێستادا لیتری بە 800 دینار پێیان دەدرێت هەر ئەو بنزینەیە کە لە ڕابردوودا بە 690 دینار پێیان دراوە. بەڵام بەرپرسانی چاوچنۆک دەیانەوێت نرخی ئەو بنزینەش بەرز بکەنەوە. هەر ئەمەش باری سەرشانی هاوڵاتیان و شۆفێران زیاتر قورستر دەکات. ساعات 4 لێرەمەوە وەکارەکەی بەس درۆ دەلەسێتەوە وەڵا سفرە من ێوارە خۆم تەبگرە بە 1200 ناوەڵە نەفەری 500 دینار ناوڵە دەرینایە. بەڕاستی لە بەیانەوە ئێمە لە ساعت 8 بەیانەوە لێرانین جادەکەمان گرتووە کەس بەدەمانەوە ناتوە. لە ساعت 5 بەیانەوە من خۆم لە سەری بنزینە تا ئێستا وەرم نەگرتووە جا ئۆکتانەکەشی زۆر نسبە ساحێبی بنزیخانەکەڵێ ئۆکتانەکەی 88 هەر نیوەی بنزینە نیوەی نەفتاوە بە کەڵکی سیارە نایەتێکی ڕاستی فیلمم دەستێنێ بۆ خێر ئەلێرەوە لە پاڵۆگەی بازیانەوە چێ بۆ کەرکووک بە 450 لێرانە بە 1200 بێ ئۆکتانیشی گەلێ بەرزترێ زۆر باشتریشە. با جۆرەی زانیاریەکانی پەیام بنزینە 800 دینارێکەی ئێستا بەراورد بە بنزینە 690 دینارێکە ئۆکتان و کوالێتی زۆر نزمتر و خراپترە و بەشێکی زۆر لە نەفتای تێکەڵ کراوە. هەر بۆیە چاوەڕوان دەکرێت لە ڕۆژانی ئایندەشدا گردبوونەوە و خۆپشاندانی هاوڵاتیان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دژی خراپی کوالێتەکەی و گرانی نرخەکەی بەردەوامی هەبێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.